لە سلێمانی و پشدەر گربوونەوە ئەنجام دراو لە داونتاونیش بەهۆی قەرزەوە 30 دوکان داخرا. سڵاوتان لەبێت. ئەمڕۆ ڕۆژڕۆژی گربوونەوە بوو، هەر گربوونەوەیەکیش بە مەبەستێک. لە سلێمانی دانیشتوانی چەند گوندێک دژی پێدانی زەویەکانیان بە فەرمانبەران و لە پشدەر مامۆستایانی لادراو لەوانە بێژی گرد بوونەوە. ئەوانەی سلێمانی دانیشتوانی ژمارە گوندی دەوروبەری سلێمانی بوون لە دژی دابەشکردنی زەویەکانیان بەسەر فەرمانبەراندا لە بەردەم بینای پارێزگار گربوونەوە و ناڕازین لەم بڕیارە. ئەزۆرکەریم دانیشتووی گوندی قەمەرتلی بە 1964 وت حکوومەت دەیەوێت زەویە کشت و کاڵیەکانمان بەسەر فەرمانبەراندا دابەش بکات و قەرەبوویەکی زۆر کەممان بکاتەوە، بەڵام ئەوە دادپەروەرانە نییە. لە بەردەم پەروەردەی پشدەر بەشێک لە مامۆستایانی لادراو لەوانە بێژی گربوونەتەوە و ئەوان ئەڵێن بەر لەوەی بڕیاری بەگرێبەستبوونیان بۆ دەربچێت هەریەکەو بە هۆکارێک لەوانە بێژی دابڕاون و بڕیاری بەگرێبەستبوون ئەوانی نەگرتوتەوە. ئاریان حەمەد یەکێکە لەو مامۆستایانەوە بە 1964 وت وانە بێژمان هەیە لە 1 تا 12 ساڵ خزمەتی وانە بێژی هەیە. ئێستا ژمارەیە کەس بەواستا تەسکەی حیزبی دامەزراون و بێ ئەوەی ڕۆژێک گوانە بێژیان کردبێت دانراون. هەر لە گربوونەوە ئامێنمەوە. خەڵک لە دوکاندار قەرز دەکات کەچی بەهۆی قەرزەوە 30 دوکانی بازاری داونتاون داخراون. بەشێک لە دوکاندارەکانی بازاری داونتاونی هەولێر قەرزی کەڵەکە بوویان لەسەر و بەشێک لە قەرزەکانی شیکاتی کۆرۆنایە و بۆ هۆیەشەوە لەلایەن کۆمپانیای وەبەرهێنانی بازارەکە سکاڵایان لەسەر تۆمارکراوە و داخراون. لێشاو سەفەر دوکاندارە و لە داونتاون و قسەی بۆ 1964 کردووتی زۆربەی دوکاندارەکان قەرزی کەڵەکە بوویان لەسەر و داوامان کردووە بە قیسپارەکە بدەینەوە، بەڵام گوێمان لێ ناگرن و لە ڕێگەی دادگاوە بەشێک لە دوکانەکانیان داخستووە و بۆ هۆیەوە 60 کاسبکار بێکارن و نانبڕاو کراون. لەبەر ئەوەی بوتڵێک خوێنی بەهەڵە بە نەخۆشێک داوە دەڕۆژە نەخۆشەکە بەهۆش نەهاتۆتەوە و لیژنەی لەسەرگیرا و گرێبەستەکەی هەڵۆشێنراوەتەوە. ئەم ڕووداوە لە نەخۆشخانەی منداڵبوونی زاخۆ ڕوویداوە. ئەمڕۆ ئەنجامی لێکۆڵینەوەی لیژنەکە دەرچوو. نەخۆشەکە پێویستی بە 2 بوتڵ خوێنی بیزائید بووە کەچی لەلایەن کارمەندێکەوە بوتڵێکی ئەیزائیدی پێدراوە. ئەمیر عەلی وتەبێژی تەندروستی زاخۆ بە 1964 وت ئەنجامی لێکۆڵینەوەکانی لیژنەکە دەریان خستووە کە کارمەندێکی تاقیەکە بە هەڵە بوتڵێک خوێنی پێداوە و ئەوە دەڕۆژە نەخۆشەکە بێهۆشە و بەهۆش خۆی نەهاتۆتەوە. وتیشی گرێبەستی کاتی هەڵۆشێنراوەتەوە و 3 مانگ لە ژێڕاهێناندا دەبێت، دوای ئەوەش تێستی پێدەکرێت، اینجا بڕیاری لە گەڕانەوەی دەدرێت. جوتیارانی باتاس قۆڵیان لێ هەڵماڵیوە و دەستیان کردووە بە چاندنی برنج. پەیامنەری 1964 چۆتە لای جوتیارەکان و ئەویش بە دەستوری ئەوان خۆی هەڵکردووە و بەدەم ئیشەوە پرسیاری برنجی لێکردوون و بەڵام خەمی گەورەی ئەوان کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاوە. برنج بەوە ناسراوە کە پێویستی بە ئاوی زۆرە تاوەکو پێدەگات. جوتیارانیش دەڵێن تا زیاتر ئاو بدرێت بەرهەمێکی جوانتر و باشتری دەبێت. محەممەد عەزیز جوتیارە لە باتاس و بە 1964 وت هەر لە ئێستاوە ئاو کەمە کە کاریگەری زۆری دەبێت لەسەر بەرهەمی برنج. بە جۆرەیەک بەرهەمی برنج 50% کەم دەکات. ئەگەر ساڵانە لە تەنەکەیەک 50 تەنەکە بەرهەم هەبوو بێت ئەم ساڵ نزیکەی 25 تەنەکە دەبێت. باڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ لە نەخۆشخانەی هیوا ئامێری ئێمارای نەخۆشخانەکە لە ئیش کەوتووە. ئەویش وەگەزانین تیشکێکی سۆنەریەکە بۆ مێشک و سەرجەم بەشەکانی نەخۆش ئەکرێ. ئەم ئامێرە لە ئێستا لە خەستەخانەی هیوا لە کار کەوتووە. وەکەزانن خەستەخانەی هیوا لە شاری سلێمانیە، خەستەخانەیەکی قەرەباڵەخە ڕۆژانە بێجگە لە کوردستانەوە خەڵکی زۆری ناوچەکان و خوارەوەی عێراقیش ڕوو لەو نەخۆشخانەیە دەکەن بۆ چارەسەر و نەخۆشخانەکە دەڵێن لە ئێستاە ئامێرەکان لە کار کەوتووە، بەڵام هەوڵ دەدەن بە زووترین کات چاک بکرێتەوە و هەر کاتێک کە چاکرایەوە ئەوە خۆیان خەڵکی ئاگادارەکەنەوە. بە هیواین کە زوو ئەم ئامێرە چاک بکرێتەوە چونکە نەخۆشخانەی هیوا یەکێکە لەو نەخۆشخانەی کە نەخۆشەکانی پێویستیان بە چارەسەری زۆر هەیە و لەگەڵ ئەمەش هەنێجار دووچاری کێشەی ترە بنەوە کە کەمی دەرمان لەو نەخۆشخانەیە ڕوئەیە بە هیواین کە کێشەکانیان بە زووی چارەسەر بکرێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.